3 مانگ بەر لە ئێستا حکوومەتی عێراقی بە بڕیارێکردنەوەی مەرزی سەرتەک پشتەی ڕاگەیاند و لە دوای ئەوەش بڕیاریدا بکرێت بە مەرزێکی نێودەوڵەتی و حکوومەتی ئێرانیش پێدەچێت بە بڕیارەکە ڕازی بێت و لای خۆیەوە سەرقاڵی کردنەوەی مەرزەکەیە. بەڵام حکوومەتی ناوەند دەڵێت ئەگەر ئامادەکاریەکانی مەرزەکە تا چ ڕۆژی تر تەواو نەبێت بە یەکجاری دای دەخات. ئێمە ئەبێ تاکو 24 لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە ئەم 40 ڕۆژەیە 45 ڕۆژەیە هەموو ئەو کارەتەوە. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کە بۆ سەرپەرشتیکردنی مەرزەکان لەلایەن حکوومەتی ناوەندەوە ڕاست پێدراوە دەڵێت هیچ بودجەیەک لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەرخان نەکراوە و زیاتر خێرخوازان هاوکاریان دەکەن. ئێمە لەلایەن حکوومەتی ناوەندەوە لایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە وادەیەکمان بۆ دیاری کراوە ئەوی 24 هەشتە ئەبێ تاکو 24 هەشت ئەم دەواازەیە ئامادەکەین بەڕووی بازرگانی و هاتوچۆیە و ئەینا ناکرێتەوە. لە 24 هەشت وەفدێکی باڵای حکوومەتی ناوەند دێت لە 12 وەزارەتی جیاواز پێکاتووە بۆ سیرکردنی ئەم دەواازەیە و ئایا بزانن ئامادەمان کردووە بۆ ئەوەی هاتوچۆی بازرگانی تیا بکرێ خودنا. ئێمە خۆشبەختانە نزیک 20 ڕۆژ زیاترە لێرە کارەکەین و تاکو ئێستا ئەو 20 ڕۆژەکە کارمان کردووە تاکو ئێستا هیچ بودجەیەکمان لەبەردەسانە بووە و ئەو هەموو کاری لە پشتەوەی بینن هەموو بەبێ بودجە دابین کراوە. بەڵێ خێرخوازانی وڵاتەکەمان و هەروەها نیشتمان پەروەرانی وڵاتەکەمان دەستیان لەگەڵ حکوومەت تێکەڵ کردووە ئالێتەکان هی دەوڵەتە بەڵام باقی کارەکان ئەوان جەبەجێیەکەن. مەرزی سەرتاکسەر بە پارێزگای هەڵەبجێ و لە دوای ریفراندۆمەکەوە لەلایەن ئێرانەوە داخرا بەڵام دواتر لەسەر ڕەزامەندی ئێران و حکوومەتی ناوەند جارێکی دیکە کرایەوە. ئێستا بڕیار وایە مەرزەکە بە نێودەوڵەتی بکرێت بەڵام حکوومەتی هەرێم ئامادەکاری تەواوی بۆ نەکردووە. ئەو بازرگانانەی لەو سنوورەش کار دەکەن ترسیان لەوەیە ڕێگەوبانەکان نۆژە نەکرێنەوە و لەو ماوێشی دیاری کراوە کارەکانی مەرزەکە بە کۆتا نەکات. بەڵێ ڕاستە ئێستا ڕێگەیەک خراپە داواکەین دەو لایەن و بەرپرسانە کە لەسەر خەتن لەگەڵمانە بەردەوام لەگەڵمانە بۆ چاکردن ئەو ڕێگەوبانە چونکە ئەو شۆفێرانە کە ڕۆژانەیان بژێوی ژیانیان لەسەرەتی لەسەرم خەتا بەڕاستی زەرەریان زۆرترە لە قازانجیان. ئالیاتمان کەمە بۆ ئیشکردن چکە کاتەکەیشمان کەمماوە 24 هەشت ئەبێ ئەم مەرزە تاوەکە و کاتە تەواو بێ ئالیاتەکان نوقسانیمان هەیە گەرمیان هاوکاری کردوین هەڵەبجەی شەی خۆی هەڵەبجەی شەهیدە و گەرمیانە و سلێمانیش هاوکاری کردوین ئالیاتی بۆ ناردوین بەڵام ئالیاتەکانمان نوقسانیمان هەیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نوقسانی هەمانە بە زووترین کات بۆمان بێنێ بۆی لە کاتی ئەوەی کە حکوومەتی عێراق داوای کردووە نەگاتە و کاتە ئیشەکەمان تەواو بێت چکە ئەگەر تەواو نەبێ و کاتە پێم وایە دایخەنەوە جارێکی تر زەحمەتەکردنەوەی. بەکردنەوەی مەرزی سەرتاک جموجۆڵی بازرگانی لە سنووری پارێزگای سلێمانی فراوانتر دەبێت و هەلی کار بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە و دەربەندی خان زیاتر دەڕەخسێت. بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم کەمتەر خەم بێت لە تەواوکردنی کارەکانی مەرزەکە ڕەنگە ئەو دەرفەتە لەدەست بچێت و حکوومەتی عێراق لە بڕیاریکردنەوەی مەرزەکە پەشیمان بێتەوە. ڕایمێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام مەرزی سەرتاک.